لەگەڵ دابەزینی زیاتری پلەکانی گەرما و گەڕانەوەی وەرزی سەرما و کڕێوە خواست لەسەر خواردەمەنیەکان و بەتایبەتی خواردنە زستانەیەکان زیاتر دەبێت. هەر بەو هۆیەوە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و دانیشتوانی شارەکان سەردانی دوکان و لە هەمان کاتا چێشتخانەکانی تایبەت بە لێنان و ئامادەکردنی خواردنە کوردەواری و زستانەیەکان دەکەن. بەتایبەتی ئەو چێشتخانە و دوکانانەی کە سەرقاڵی دروستکردن و ئامادەکردنی سەروپێن. لەم راپۆرتەدا بە شێوەیەکی مەیدانی دەچینە یەکێک لە چێشتخانەکانی سەروپێ و لە هەمان کاتدا خواستی بەکاربەران و هاوڵاتیان دەبینین کە بە شەوگاری درێژی زستان سەردانی چێشتخانەکان دەکەن و لە هەمان کاتشدا دەمانەوێت ئاگاداری زیاتر و شێوازی لێنان و ئامادەکردنی ئەو خواردنانە بین کە وەکو چێشت لێنەری چێشتخانەکە دەڵێت لە کاتژمێر 6 بەیانیەوە تا نیوە شەو سەرقاڵی ئامادەکردن و پێشوازیکردنن لە کڕیارەکانیان. لەگەڵماندا بن. من کە ناوم نووری مەجی عەزیزە و لە تەمەنی 10 ساڵیمەوە لەم ئیشەیەم سەروپێخانەی شوان کاتی خۆی لە پەنجاکانە کاک مەزەر ناوی ناوە شوان ئەو ناوە هەرماوەتەوانم ئێستاش خەڵکی شارەکە بزدا دەری شەوانێ مامنووریە ناسن لەبەرەوەی کە مدانە بڕاوم لێ لەو تەمەنی 57 ساڵە لەم ئیشەیە و سەر و پێشتێکە خواردەیەکە بۆ هەموو کاتێ باشە و هەموو فەسلەکان خۆشە و زۆر بە سوودیشە بۆ هەموو کەسێک. بەڵێن لە هاوینان عادەتەن خەڵکی خۆمان کەمترەی خوات نایخۆن زۆر تاالبی نین بەس لەم وەختە لەم فەسلەیە ماشەڵڵا خواردەی زۆرە. من لە 65 لە تەمەنی 10 ساڵیمەوە لەگە دوو برایەتەمە کە خەریک و تا ئێستادانە براوم معدەر بڵێ و کاتە بووە بۆ بەیانیان بۆ کاتە زوو لە تەمە هەشتاکان و هەفتاکانەوە تاکو نەوەتەکانیش لە 2000 تەکم هاتەوەی کە ئێستا مختانە بێت. ناردن وەکو بە پێی پێویستە خەڵکێک کە خۆی حەزی دەبێت ناتوانێت بێتە بازار تەلەفۆنێک ئاڵێ هەیە ئەڵێ بەڵێ یان ئەڵێ بۆم بنێرن یان خۆی کەسێکە نێرێ بە مەنزەڵەوانێ و بۆیێنێرینەوانەیە ئەگەر ئێمە ببرین لە 100 تا بۆیێنێرین و پێشوا خۆشنە 100ەکە بە ناچاریەکەین 100 لەوانەیە مەنزەڵەکە بێت لە ماڵەوە جوانترێکە لە بەیانی سعات 6 وانەیە بە 3 کەس خەریکن دروستیەکەین هەتا عەسر ئینجا پێگێت. بەرنامەی یەکەمە سعات 6 بەیانی کەینە سەر ئیشەکە کەلەکانە بێ بشۆرێتەوانێ دانەکانی بشکێت ئەمەی ئامادە بکرێت دە مەنزەڵەوە بکڕێت نیوە کوڵ ببێت هەتا ئەو پەتێ ئەو نیوە کوڵە بێت ئێمە برگەکانە شوێنەوانێ و جیپەکەی بۆ حازرەکەین لە نیوەڕا ئەنجا جیپەکەی تێیەکەین و خەپەیەکەین بۆی کەوا بۆ شەو ئامادە بێت یعنی کاتێکی 8 ساعتمانەیە بۆ دروستکردنەکەی. ئێتر هەموو شەو ناشێ لەگەڵ ئەو برادەرانەمین نانێکە خۆین و ئەڕێنەوە ماڵەوە جاوە ئێوارانیش هەر نان ناخۆین بەس لەبەر ئێرە ئێم بۆ ئێرە ناو نرخەکەی 5 سارە گیفەکەی بە 5 سارە نرخەکەی زۆر با بڵێن هەموو کەس پێوێرێت گران نییە تر نانێکە و پیاس و بیبەر و گیپە و گۆشتا و